سڵاو بینەرانی عزیز و خۆشەویست بەرنامەی مێخەک ئەم جارش دەبێتە میوانی ماڵەکانتان. ئەم جارە میوانێکی زۆر تایبەت گەنجێکی لاوی خەڵکی سنە دەبێتە میوانی بەرنامەی مێخەک. پێشەی بگەمە لای میوانەکەم و بە خێراتنی بکەم ئەمێ سپاسی سپۆنسەرەکانم بکەم سروین بیوتی و ئەلەند کنتور. فەرموو بینەرمان بن. دووبارە سڵاو بینەرانی خۆشەویست، ویستم ئەو گەنجە لاوە خۆتان بیناسن کە ئومێد شامڕادی. بابزین ئومێد شامڕادی کێو ساڵی چەند دەستی بەکاری هونەری کردووە. بەخێر بێ کاک ئومێد. خێربێنن یا خۆشیراز خان، منیش ڕێز و سڵاو خۆشەویستیم هەیە بۆ هەموو خۆشەویستان بە تایبەت بۆ کەناڵی جوانی کەرکووک لە بەرنامەی مێخەکەوە. زۆر خۆم خۆشحاڵەزانم ڕوو لە خزمەتتان و لە خزمەتی بینەران و بیسەرانی خۆشەویستم. زۆر سپاس خزمەت لێمەوە، ئێمە خۆشحاڵتر بووین. سپاس بۆ میوانداریت کە قبوڵت کرد. ئەمە بزانم ئومێد شامڕادی کێیە و نازناوی شامڕادی ناوی باوکتە یان لەقەبە پێێتەوە؟ بەخوا وەکو شامڕادی شۆرەتمە، وەکو هەر ناسناوەکەیە لەو دی و شۆرەتێکمان هەیە و بە دوای ناوەکەیت شامڕادی شۆرەتەکەمە ناسرااو بە هەڵووی لەیلاخیشم لەو دی و تایبەتەن ناوچێکمان هەیە کە من لەوێ هاتووم نەیلاخی ناوە پێڵن هەڵۆی لەیلاخ. هەڵۆی لەیلاخ بڵێ، یعنی خەڵکی لەیلاخی. بەڵێ ناوچەی لەیلاخ بەڵێ شاری دێگولان. یاخوا بە خێربێنین یاڕەبی. ئەمانێ بزانین کاک ئومێد ساڵی چەند دەستی بەکاری هونەری کردووە و چۆن دەستی بەکاری هونەری کردووە؟ بەخوا لەوانەیە بڵێم 12 ساڵ لەمەوبەر ساڵ 2 ساڵی لەمەوبەر من ناوە لە لای برادران و لە ماڵەوە و دەسم کرۆ بە گۆرانی وتن و تاکو زانیومە کە شتی وان پێ ئەکرێت و لای خەڵکەوە جوانە زیاتر پەرم پێیا و بۆ سەرکەوتن کە الحەمدولله باش بوو لە لای خەڵکیشەوە جێگەی باشی وە الحەمدولله. بە تاکید یعنی 12 ساڵە دەست بە گۆرانی وتن کرد. بەڵێ. چۆن ئەو تۆنی دەنگت لە خۆتا دۆزیەوە کە ویستت ببی بە گۆرانی بێژ و ئێستای کە ئەیبینین لەسەر شاشە و لە سۆشیال میدیا ماشەڵڵا زۆر بەرچاویت؟ ڕاستیەکەی بڵێم دەستپێکردنی ینی تاقیکردنەوەی سەوتم لە سەرەتای مەکتەبەوە بوو بە قورئان خوێندن و بەڵێ بە بانگی نوێژ و ئەوانە من دەسم پێ کردووە. یعنی ببوورە قورئان خوێندنت؟ بەڵێ بە قورئان خوێندنەوە من دەسم پێ کردووە. بەڵێ باشیش بووم لە قورئان خوێندنەکەش باش بووم، بەس لەوان تۆزێ دوورکەوتمەوە بانگی شدیاوە. بەڵێ تاکید. بەڵێ دەسم کرد بە گۆرانی وتن اینجا کە مەکتەبم تەواو کرد. بەڵێ لەوان وا دەسم پێ کردووە، ینی تاقیکردنەوەکەم بە تاقیکردنەوەی سەوتم بە بانگ و قورئان. بە بانگ و قورئان بۆ لەشە ساغ بێ و تەندروست بمێنیتەوە. زۆر زۆر تایبەتت هەیە. ئەنجا من زیاتر حەز ناکەم قسەی لەگەڵکەم بینەران، چکە زانم هەمووتان تامەزڕێون کە گوێتان لە گۆرانەکانی بێ. حەزەکەم چینە لای یەکەم گۆرانی. یەکەم گۆرانیت بە ناوی چییە؟ یەکەم گۆرانی کە داماناوە گۆرانێکی کۆنا پێم وابێ من لە زۆربەی هونەرمەندەکانی ڕۆژهەڵات بیستومە وابزانم فۆلکلۆرە بە ناوی ئەگەر بنیادەم غەم وایەنانی کە جمهورێکی زۆر باشی بۆ الحەمدولله. حەزەکەم ئەوان تا هەموو دووبارەکەمەوە پێشکەشی خۆشەویستانی. فەرموو باگوێمان لێ بێت. لە خزمەتتان. زۆر سپاس.
قەترانی ئەو ماڵە و بڕمی ماڵە و ڕمانی ئەو ماڵە و بڕمێ ماڵە و ڕمانی ئەگەر بنیادام غەم وایە نامی دەبا من بوو تۆ وای بە ڕوحانی ئەگەر بنیادام بە خەم ببردا دەبا من بوو تۆ خوا چیم بکردا دەبا من بوو تۆ خوا چیم بکردا گەنە لە بەرزاوی خولەی عەشقاو نێو دەنووسمێ نێو دەنووسم نێو دەنووسمێ گەنە لە بەرزاوی خولەی عەشقاو نێو دەنووسم نێو دەنووسم نێو دەنووسمێ گەنە گەریەوەم پێ نەکرێ گوڵم دەتکەمە خین لە دەمار و پووسم ئەی لە دەمار و پووسم کزای دڵینیا کزای کەبابە و زەڕای مەیل و بیکەم بێوەفابە دەرد و لە ماڵیم دیدە قەترانی ئەو ماڵە و بڕمێ ماڵە و ڕمانی ئەو ماڵە و بڕمێ ماڵە و ڕمانی ئەگەر بنیادام غەم وایە نانی دەبا من بوو تۆ وای بە ڕوحانی ئەگەر بنیادام بە خەم بمردا دەبا من بوو تۆ خوا چیم بکردا دەبا من بوو تۆ خوا چیم بکردا دەستەکانە خۆش بێ و دەنگت هەر پێشکەشتان بێ پێشکەشی بینەران و بیسەرانی خۆشەویست ئینشەڵا کە بەدڵدان بۆ بێت بە تاکید بە دڵمانە و بینەرانیش بە دڵیانە کاک ئومێد ئەمێ بزانم گۆرانەکانت هۆنراوە و ئاوازی کێیە وەڵا شیرازخان زۆربەی گۆرانی و ئاوازەکان خۆم دایانم بۆ خۆم ئەوەش نییە کە بڵێ پێشەوە بینوسم جاری وا هەیە لە سەیارەیە جاری وا هەیە لەگەڵ ئاسفەکەم کە دائانیشم ناپڕ شعرێکم و یا ملودیکم بێت دووبارەش نابێتەوە ئەبێ ڕێکوردی بکەم و یعنی گوێ بەمیەوە شعرەکە دووبارە بنووسمەوە اینجا پرۆڤەی لەسەر بکەم زۆربەی شتەکان بداهەیە لای من یعنی لەو دەقا هەم ملودیەکەم شعرەکەم بێت و خۆم نایەنم بۆ خۆم هەموو گۆرانەکانت هەری خۆتە زۆربەی ئەوانەی کە وتومە بەڵێ خۆمە باشە قورس نییە بۆ تۆ وەڵا شتێکە هەمە ئەلحەمدوللیلا سوپاس بوو خوا هەمە بەس من خۆم باوەڕێکم هەیە ئەڵێم هونەرمەندی گۆرانی بێژێک نابێ بەس تکە بە و شتەی خۆی بکە ینی ئەوەی بەدڵ بێت کە ئیش لەسەر ئاواز و ملودیەکانی خۆی بکات تاقی بکاتەوە کێ ئاواز و شعرێکی جواندانێ قڕگی هونەرەکەی خۆی بەوانش تاقی بکاتەوە لای خەڵکی جەوە زۆر جوانترە بەتاکید لای منەوەش هەیە و دەمەوێت دەسی پێ بکەم ئەو کەسانەی کە مامۆستان و شعر و ئاواز و ملودیکی جوانیان لایە ئەمەوێت تاقی بکەمەوە بزانم یعنی بیرت لەوە کردوتەوە کە ئەگەر کەسێکە بێ مامۆستایەکە بێت شوزانم هۆنراوەیە کە بێت تۆ بیڵیتەوانێ تاکید بڵێ بیرت لەوە کردوتەوە بڵێ دەمێکیشە دەستم پێ کردووە ئینشەڵا کە شتێکی جوان هەڵبژێرم و پێشکەشی خۆشەویستانی بکەم ئینشەڵا ئێمەش چاوەڕێین ئەمەی بە کاک ئومێد بڵێم بزانم چەند کلیپی هەیە
کلیپی ڕسمیەوە کە لە استودیۆ کردوێتم شێوازی مەڵێن حرفەیی تەکنیکی سێ تەکنیکی بە شێوازی تەکنیکی سێ کلیپم هەیە کە هەر سێەکەی ملودیەکە و شارەکەشی خۆمە میلیۆدەکە و شارەکەشی بەس میکس و مەسترینگەکەی برادرانی خۆشەویست سەرکەوتوبی هەموو کاتێکە لە میوانەکانی من تایبەتە ئەم هونەرمەندێک گەنج و لاوە زۆر ڕزمێ بەڕاستی تایبەتە ئەوە بۆ هونەرمەندێک قورسە کە ئاواز و هۆنراوە هەمووی خۆی بێ وایە یاوانیان تۆش ئەوەت هەمووی ئاواز و هۆنراوی خۆتە قورسە بەڵام ماشەڵڵا کە تەڵی بە کوردی خۆمانەڵێ زۆر مەمنونم شعر و ملودی زۆرم هەیە نەم کردووە بە کلیپ لەوانەیە زۆریشیان لێ دزی بێتم زۆر کەس کردویانە بە کلیپ میلودیان بردووە بۆ نمونە من گۆرانی وەکو پەروانەی خەیاڵ عزیزەکەی من پەروانەی خەیاڵ بەڵێ ئەو گۆرانی کە لەوانەیە بەرەو 15 ساڵە ڕوواکە منەوە گۆرانی وتووە بە شانازیەوە زۆربەی گۆرانی بەژێ هونەرمەندەکانی گەورەی کوردەواری دووبارەیان کردوێتەوە بەس کەم و کورتیەکەش لە خۆمەوە نەم کردووە بە کلیپێکە پیشانی خەڵکی بەم بڵێم هەیەی منە بەڵام تووڕە نەبوویت کە بینی وچەتەوانەیە کە یەکێکی کەوتوێتەوە نا ئەوە تۆڕەبوونی ناوێ ئەوە تۆڕەبوونی ناوێ و بڵێ تۆڕەبوونی نییە وەڵا بۆ زۆربەیان شانازیەوە بەس کەسێک کە داینا لە پەیجێکی فەرمی خۆی وتی ئەوە هی منەوە من وتومە ئەوە زۆر لای منەوە ناخۆشە بە تاکێت وایە منیش کە شتێک لەسەر هونەرمەندی دیکە بکەم ئەویش ناخۆشە تاکو پێم کرابێ ئەگەر گۆرانی کەسی هونەرمەندی ترم دووبارە کردوێتەوە وتومە ئەو گۆرانیە هینە و مامۆستایەتەوە من دووبارەم کردوێتەوە ڕاستە وا جوانە شێوازەکە وا جوانە بە تاکید تۆتت گۆرانەکان و هۆنراوەکان شارەکان هەمووی خۆمە باشە تۆ وتت لە ناو سەیارەیان لە دانیشتێکە برادرە یا بە مێشکما یەکسەر ئێڵێم چۆن یەکسەر لەپڕ ئەو فکرێت بۆیت یان ئەو هۆنراوەیەت بۆیت یەکسەرێکی بە گۆرانی ئەتوانینەوە بزانین شیرازخان گۆرانی و ئاوازدانان هەست و ئەحساسە یعنی شتێکە ئەبێ بە جوانی بیری لێ بکەیتەوە قەناعەت بکەن وانییە کە بڵی تۆ ڕاضێکی لەسەر بکەی فێربی تۆ تەمرینی بکەی یان تکراری بکەی شتێک فێربی ئەبێ لە ناختا ئەو شتە هەبێت یەکسەر مێشکە جوڵیت و وشەت بوێنێ کەلیمەت بوێنێ شعرت پێ کامیان جوان بۆ ڕیکەکەیتەوە ملودیەکەش هەروە هەستێکە کە تۆ وەریەگری لەوانەیە کە من موسیقا گوێگرم لە سیارە عەرەبی تورکی نەزەم ئەرمەنی شتێک لەوە وەربگرم ڕاستە یەکسەر ئەجوڵم هونەرمەندی جوڵانیەوەی ئێستا بە شاخ و داخی کە بێ بە گۆرانی کە بێ بە تەبیعەتێکی خۆشە بێ هونەرمەندیش پێویستی بەوانەیە بە هەستێکی جوانە کە بجوڵی و مشکی ئیش بێت بە تاکیت ئەو هەموو هەست و ئەحساسە لە توایە کۆ بۆتەوانێ هەر تەمە درێژبی سەرکەوتوبی حەزەکەم بڕۆینە لای گۆرانێکی کە ئەتوانین لای گۆرانەکەمان پێ بڵێیت و لە خزمەتانم گۆرانی لە دانیشتن بێەوەی کە هەروەکو گۆرانیانی تر لە دانیشتن خوێندومە خانم باڵا بەرز کە الحەمدولillah لەناو خەڵکەوە ڕۆژانە زۆر بینەر و بیسەری بووە بینەرێکی باشە تێ لە سۆشیاڵ میدیا خۆمە ئاگادارم الحەمدولillah لێرەوە لەخوای گەورە داواکەم هەر بۆم بمێنن منیش چیم پێ بکرێت لە پێناوی ئەو خەڵکە جوانە چیم پێ بکرێت دایبن و خزمەتیان کەم ئینشەڵا بە بەردەوام ئینشەڵا تەمەند درێژە گۆرانیانیش پێشکەشەکەم توانین بە جوانی ئەدای بکەینەوە بە تاکید فەرموو بچینە لای گۆرانەکەمان فەرموو بەچاوی خۆمدی گڵاوی دارەکان دەلارێتەوە گڵاوی دارەکان دەلاریتەوە ڕۆژی جەجوانم وەبیر دێ
دەربێنە دڵێم بڕوانە پیاە و غەی لە ناوی چۆ هیچ نییە چایە و خەنجەر و لێمدا و خوێنم نەماوە خەنجەر و لێمدا و خوێنم نەماوە ئەمەی تۆ دەیکەی کەی بۆم حەساوە ئەمەی تۆ دەیکەی ڕۆی دەڵێن کاشیق کەی بێخەم بووە دەڵێن کاشیق کەی بێخەم بووە من لەگەڵ خەما گیریم خواردووە دەڵێن کە دڵدار بێخەم نایکری من لەگەڵ خەما خواردوومە گیری من لەگەڵ خەم بیت بە میوانم بەخێر بیتەوە و دەنگت هەر سەلامەت پێشکەشتان ئینشەڵا کە بەدڵی جنابتان و بینەران و بیسانی بەڕێزیش بوو بێت من لەگەڵ تاموتەوە یەکە جامە گۆرانی بڵێمەوە پێشکەشتان شانازیە بوو سەرکەوتوو بیت کاکومێت ئەمێ بپرسە ماوەیەکە لایڤ و دانیشتنت زۆرە هەر لەم دی و لایڤەت هەیە یان لە ئۆدیۆش لایڤەت هەیە وەڵا وابزانام هاتوو تۆش زۆرەکەی هاتوو چوەکەم زۆرە وەڵا لاک ناویت دڵی هیچیان بشکێنم نامدی و ناودی و ئەبێ لە خزمەتی خەڵکا بم وەڵا ماوەیەکە لێرە لە باشوور بڵین لای بۆ ئەوانە دانیشتەکان دەسی پێ کردووەتەوە لەو دیویش کۆنسرتەکان دەسی پێ کردووە کۆنسرتی شاری سنەم تەواو کرد کۆنسرتەکانتە بینم بەڵێ چەند کۆنسرت کردووە تا ئێستا وەڵا کۆنسرتی شاری سنەم تەواو کرد ئەلحەمدولیلا زۆر بە جوانی و زۆر بە شانازی و بەڕاستی کە زۆر دەستخۆشیکی تایبەت لە خەڵکی سنە بکەم زۆر تایبەت دەستخۆشیکی تایبەت لە خەڵکی سنە بکەم ئێستا لە ماوەیەکە بڕۆمەوە دەست پێکەم بۆ کۆنسرتەکەی سەقز ئینشەڵڵا ڕێکلاموانیش جێبەجێ بۆ دەستی پێ کردووە سپاس بۆخوا ئەمێ بڵێم لەوێ کێ ساپۆرتەکە لەو دیو خۆم هەر خۆتی کەس نێ ساپۆرتەکە ناوەڵا قورس نییەوە بۆ هونەرمەندێکی لاوی وەکو تۆ وەڵا وەکو قورس زۆر قورسە بەس شتەکە وا هاتووە خۆشم حەزم لێکە لەسەر قاچی خۆم ڕوومە پێشەوە الحەمدولیلا یارمەتی یارم زۆر هەیە وەکو نمونە من خۆشەویستێکم من لێرە ناویشی نابم کە ئێمە باشوورەوە لێرە ئاگادارەوە های چۆن ئاگادارێت وەکو چاوم پارێزێ بەڕاستی چیانی چی نەکردووە بۆ من الحەمدولیلا لەو دێوی شەرەوە خۆشەویستان و بەڕێزانێک هەیە لە ژیانمەوە بەس وەکو هاندری لە ئیشەکانە کە بوومی بەڕێوبەت ینی باشی مادی و ئەوانەی نەوەڵا کەس نەبوو مەرخۆت خۆم بینەران ئەوە ئێمە دەمێکە برادرین بەڵام کۆمەڵی پرسیارەکەم لە بەرەوە یکەم ئەمە پێت بڵێم بە ساقڵ بم سپاس دەکەم ئەو کەسێک کە لێرە هاوکارتە ئاگادارم
لەولا شاوکارتە و دایم پێکەوە بەڵێ وڵات دایم پێکەوەین دەمێکە یەکتری نەناسین کە بە حەق من پێڵم خاڵۆ لەوانەیە کە لە خاڵۆ ژازیستر بێ بەتاکیت ئەزانم دارەوەڵە کێشت بۆ ئایلەکەی دروست نەکردەوەنە لەگەڵتایە بەخوا لەوانەیە ماوەی یەکتری نەبینین زۆر بیرەکەین هەم وەکو من هەم وەکو ئایلەکەی ئەوان زۆر دڵتەنی یەکتری نەبین ئاگادارم دایم پێکەم بەخیریتان پێ من هەموو جارەڵێم خزمایەتی و قەومایەتی بەوە نییە کە لە خوێنی یەکترین بین دڵ چۆنە بۆ بەرانبەرەکەت یان بەرامبەر دڵی چۆنە سەبارەت بە تۆ ئەوە خزممە ئەوە کەسممە و کە لە دڵی یەکتریا بین ئەوە باش ئەوە جوانە خوا لە یەکتان نەکە و خوا لە ئێمەشتان نەسێنێ ئەمەوێ گوێم لە کۆپلەیەکی فارسی بێ ئەتوانی بۆمان بڵێ بێ زەحمەت فارسی بەسەرچاو پێشکەشتان یەکەم بەسەرچاو چاو خۆش بەسپاس دڵدامێت بەسەرچاو زۆر سپاس روزی که از تو جدا شم روز مرگ خنده هامه پس تنهایی دستام پس سرد گریامه توی اون کوچه غمگین جای پای تو مونده هنوزم اون دید مجنون عکس قلبت رو کشونده بعد تو گریه رفیقم غم تو داده فریبم حالا من تنها و خسته توی این شهر غریبم توی این شهر غریبم پێشکەشتان ماشەڵڵا لێ بەداوای لێبوردنیشەوە ئەگەر کەم و کورتێکیشیەوە واکسەوە ئەوێ ببورن ئێمە دای لێبوردنەکەی نەکسەر دایە و گۆرانیم کرد کۆپلێکم بۆ بڵێ ئەمە بپرسم بزانم لەو دی و لە کاتین کۆرسێتایان گۆرانی و دانیشتنا کێشە و شتە بۆ دروستە بێ الحەمدولله تا ئێستا شتی وام بۆ نەبووە سپاس بۆ الحەمدولله هەموو ئیشەکان بە جوانی و بەڕاستی جارێکی نیکە جێ هەیە دەستخۆشی بکەمەوە دووپاتی کەمەوە زۆر دەستخۆشیەکەم لە خەڵکە بەڕێزەکەم لە خەڵکە خۆشەویستەکەم کە ئاوا ڕێز و احترامدانن بوو من داواکارم لە خوای گەورەکە تەمەنێکم ماتێ بتوانمەوانیان بۆ قەربووی کەم و جوبران بکەمەوە خزمەتیان بکەم بەڕاستی لە ناخید لەوەڵم کە خزمەتێکی جوان بە خەڵکەکەم بکەم ئیشەڵڵا بەس من دیقەتمەوە چەند لەوێ بینەرت هەیە و بیسەرەتەیە لە کوردستانیش لەم دیولای خۆمان زیاترە الحەمدولله ئەرەوەڵا ئەی کاتێککە دانیشتەکەی لێرە یان لایڤێک ئەەکەیت لایڤت هەیە لێرە الحەمدولله باش سپاس بۆخوا دانیشتنت زۆرە یان لایڤت وەکو یەکە ڕۆ وەکو یەک کێشت بۆ دروست نابێت ناوەڵا شتی وام ڕووناوە فەقیری خۆتە یان بەخوا من باشی خۆتە لە ڕێز و احترامبی لە شتی کە ناکەمەوە ڕاستە کۆمەڵی شتیش هەیە زۆر بێ خوای گەورە وا ڕاهات و وا فێر بووم کە دوور بم لە شتانێک تاکو و پێمیش بکرێت پێم بکرێت ڕێزەگرم ڕێز و احترامەگرم چۆن ژیان تاسەر بۆ کەس نامێنێت و با بیرەوەریکی جوان لە ناو خەڵکا بەجێ بێڵێ بەتاکێت ئەرەوەڵە ئەو لە هۆکارەکەی ئەوەی یاخوا سەرکەوتوو بیت من لە نزیکەوە زانمە چی هونەرمەندێکی بێدەنگە بێکێشەیە جگە لەوەش دەسوودڵێکی زۆر باشە زۆر مەمنونم کاک ئومێت ئەمەیە بشینە لای گۆرانێکیکە لەسەر چاو گۆرانەکە ناوی چیە بێ زەحمەت نازانم تۆزێ شاد بێ یان گۆرانیەکانی من زۆربەی حەزینە و گۆرانی شادت نییە دوایینە سەر ئەو دوای گۆرانەکە مەسەر و پرسیار بزان بۆ گۆرانی شادت نییە گۆرانەکانت ئاواش قسەی لەسەرەکەی یە گۆرانی شاد مەوێت ئەم جاریان ناڵم زۆر شاد بێ بەڵام هەتۆزێ شاد بێ بەسەر چاو چاوخۆش بەسەر چاو پێشکەشتانیەکەم فەرموو
دەسێکم بێڵەوە وەی دەسێکم ببڕاباوانوێ وەی دەسێکم بێڵەوە وەی قەندە سەڵ نەگریم ماڵ دوورگەن من لەو جووتە سێوەوە گەنە قەدە سەڵ نەگریم ماڵ دوورگەن من لەو جووت سێوە گیان 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 باوانوێ وەرە بۆ ماتەمینیە هەی نەخوام داوایە ماڵ دوورگە وەرە ماتەم نەوێنی ئاش گەنە ماتەم نەوێنی ئەی نازانم ڕاستە باوانوێ ئەی یاخەو نەبینوێ وەرە نازانم ڕاستە باوانوێ یان یاخەو نەبینوێ وەی کەجاوەی مەینات باوانوێ یان هاتم سەرینوێ وەی کەجاوەی لەیلا باوانوێ یان هاتم سەرینو یان 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 و باوانوێ وەرە بۆ ماتەمینیە یان یان و باوانوێ وەرە بۆ ماتەمینیە ئەی لەخوام داوایە باوانوێ ئەی ماتەم نەوێنی گیان ئەی ماتەم نەوێنی هەرباز یەزە پشتی باوانوێ یان حەوگەز لەو شاڵەوە هەری بوو بە خەژنی باوانوێ یان لەو گەورە ماڵەوە هەی بوو بە خەژنی ماڵ دوورگە وەی لەو گەورە ماڵەوە یان گیان و باوانوێ یان گیان و باوانوێ وەرە بۆ ماتەمینیە هەی نەخوام دەنگە خۆش بێت بەجددی گۆرانێکی تایبەت بوو. پێشکەشتان ئینشەڵا بەدڵی خۆشەویستانی بینەریش زۆر سپاس. کاکومێت ئەمەوێ وردۆردا بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین کۆتا پرسیارم لە ئومێد شامڕادی بۆچی گۆرانی شادی نییە و بە چەمانی و بیری لێ نەکردەوە گۆرانی شاد بڵێ؟ بەخوا ڕاستیەکەی بڵێم پرسیاری زۆر کەس لە خۆشەویستانیشە کەواڵن بۆ گۆرانێکی شادت نییە و هەمووی گۆرانیەکانت حەزینە و غەمگینە. ئەمە یەکەم گۆرانی شادە وەکو من ئاگادار بێتم و گوێ زۆر بە دەگمەن و زۆر بە کەمی ئەمە گۆرانێکی شادە مەگەر بە سوتفە شتێک پێش ببێت بەس هەر هونەرمەندی هەر گۆرانی بێژێت لایەن خۆیەوە ستایلیکی هەیە زۆر کەس پرسیارەکە تۆ نازم عاشقی تۆ کەسێکی پرسیارە بکەم زانی وەبەستەکەتان چییە؟ هەموو یەگەڕێتەوە سەر ستایلەکە نا ئەو شتانی تێکەڵ نییە باسی و مۆزوعانش نییە خۆتە کە ستایلی بەخاوی گۆرانی
لای منەوە ئەوە جوانە بەڵێ ئەوە لە ناخمایەکە یکەم بە گۆرانی و یکەم بە ملودی ئاوازەکان ئەو ینی خۆم گۆرانێکی سەریع بڵێم یا گۆرانێکی شاد بڵێم بەدڵی خۆم نییە وا بیرەکەمەوە کە ئەگەر گۆرانێکەش بڵێم بەدڵی بینەران و بیسەران نابێت من وا بیرەکەمەوە بۆ خۆم بیرەکەیتەوە یعنی هەر بیری لێ نەکردو گۆرانی شاد بۆ بینەرەکانت بڵێ تا ئێستا نەوەڵا وادارم بیری لێ بکەیت زۆری شتاوایان کردووە بەس انشەڵا کە لە داهاتوە پێم بکرێت و بتوانم گۆرانێکی جوان دابنم بە بۆنەوە نازانم بۆ یادبوونەکانی نازانم بۆ ڕۆژێکی تایبەت بۆ بۆکۆی کە ئێستا بەهارین لە وەرزی بەهارین نەورۆز و شایەکان و جەژنەکان ئێمە الحەمدوللا جێژنانێکی باشمان هەیە بەس من تا ئێستا شتێکم بۆی دانەناوە انشەڵا کە بتوانم گۆرانێکیش دابنم بۆ ئەو بابەتانە و ئیشەڵا بەرهەمی خەڵکەکەشم لە هەر لە شایی و خۆشییا ببینم هەر لە جەوێکی خۆشە ببینم بەخوات پێمان ئەڵێن گۆرانیەکان حەزینە ئەوە بە خەفەتەوە گوێ لێگرین زۆر خەفەتی پێخۆم ماخوا بەڕاست بەس من ئەوەم پێکری لە شە ساغ بە سەرکەوتوو بیت بەڵام تۆ ڕتمی خۆت وایە بە گۆرانی خاو دەسە لەسەر ئەوەیە کە ستایلی یانی شێوازی من ئەوەیە ستایلی من وایە بەڵێ بەرهەمی تازەت هەیە وەکو کلیپ دوو کلیپم داناوە بۆ ئامادەکردن ینی ملودیەکەی شعرەکەی دراوە بە چەند خۆشەویستێک برادێک ڕەفیقمان انشەڵا کە ئامادە بکێت و لەم مانگانەیە کۆنسرتەکانم تەواو بێ انشەڵا دەستی پێ بکەم و بڵاوی بکەمەوە شتانێکی تایبەتە زۆر چاوەڕێمەش لە کۆتایی بەرنامەکە چیت هەیە بۆ کەرکووک و کەرکووکەکان لای خۆمەوە یەکەم بە فەرق و جیاوازێکی لای منەوە نییە سڵاوێک پڕ لە خۆشەویستی لە ناخی دڵەوە ئاراسە و پێشکەشی هەموو کوردەکانی دنیا لە هەر کوێکن لە هەر وڵاتێکن لای من فەرقێکی نییە جیاوازێکی نییە تایبەت سڵاوێکی تایبەت بۆ خەڵکی ئازیزی شارەکەم کەرکووکی خۆشەوی زۆر زۆر بە خێراتنتانیشەکەم شانازی بوو کە بەڕاستی ئەم بەرنامە لە خزمەتی ئێوا بووم لە کەناڵی کەرکووکەوە زۆر سپاس بەرنامەی جوانی مێخەک زۆر زۆر سپاس مەمنون لە کۆتای بەرنامەکەیە ئەم ملوان کە جوانە پێشکەشی بەڕێستی ئەەکەم دیاری کەناڵی مەمنونم بۆ هەدیە جوانەکەتان پیرۆزە بێ ئینشەڵڵا کە هەر بە جوانی بیری لەکەینەوە بە جوانی شەمێنێتەوە زۆر مەمنونم بۆ هەدیە جوانتان چاویێمێت ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئەو میواندارێک کە قوبوڵت کرد لە خزمەتە بینەرانی خۆشەویست بە گۆرانێکی ئومێد شامڕادی یینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی مێخەک هەتا میوانێکی تر هەر شاد و سەرکەوتو بوون. چی دەبێ وەکو جەژوانی یەکەم یەک بگرینەوە چی دەبێ وەکو جەژوانی یەکەم یەک بگرینەوە من سارد و سڕ لە ئەژنۆدانی مەرگم تۆ بەگڕوچینەوە چی نامەمدا بیسۆتێنە چی یادگاری لە لات ماوە بڕۆ خوات لەگەڵ بخوا حافیز ئیتر ماڵاوە بڕۆ خوات لەگەڵ بێ خوا حافیز ئیتر ماڵاوە لە دوای مەرگیشم خۆت بەتاوانم لە دوای مەرگیشم خۆت بەتاوانم خۆت لە جێگیشکەس خۆت بە باوانم ئای خۆت بە باوانم گەردون خۆت بڵێ چییە تاوانم ئەمەموو غەمەدێ ناوە داوانم چی دە من دەوێ من خۆمەژارم چی دەوێ لە من خۆمەژارم من کەی زیندومە
هزارم کەسێکم نییە کەشانم بگیرێ یان لە دوای مەرگم شۆن خوێنم بگیرێ یان لە دوای مەرگم دوای خوێنم بگیرێ هەلو منداڵی دڵخۆشیم نەبوو هەر لەو منداڵی دڵخۆشیم نەبوو بۆ ساتی شادی لە تاڵم نەبوو گەردون چی خەمە تۆ بەم نداو گەردون چی خەمە تۆ بەم نداو بڵێ چ خەتایە لە من ڕۆیداوە ئەم شەو لەم شارە وەرگریانەکەم بیر لە ڕابردووم لە ساڵانەکەم چی بوو ئەم ژینەم توش بووە بەخەم من کوڕە هەژارم پڕم لە ماتەم ئای پڕم لە ماتەم خۆزگە و ڕۆژی بێ دەما و نەمینێ فرمیستەنیاوی کەسی نەڕژینێ دڵتەنگ لە دنیا هەر خۆم بمەر خۆم یەخەی کێ بگرم خۆم کردێم بە خۆم یەخەی کێ بگرم گوڵەمە خۆم کردم بە خۆم دەبێتە مەرگم خەمی لێ بخۆم خەمی لێ